ئەلێ لە مناڵیدا باوکی چۆن پەروەردەی کردووە ئەگێڕنەوە باوکی سلاحەدین ڕۆژێ هات بینی کوڕەکەی لە ناو خەڵکە ناو مناڵەکانە یاری دەکە بانگی کرد وتی کوڕم من تۆم نەهێناوە وەک سەبەب بیتە کوڕی من و بۆ دنیا بڕۆی یاریکەی ناو مناڵانە من ئەوەی چاوەڕێ لە تۆ دەکەم ئەمەوێ ماڵێک لە ماڵەکانی خوا قودسە بێت و ڕزگاری کە هەر لە مناڵی فێری دەکەم ئەڵێ هەڵی گرد و دای بەزاند ئەزیێتیدا لێیدا زۆری لێدا نە بە مانای لێدانی زۆر هەر بۆی کەمە ئەزیێتی دابزان چی ئەکا کوڕەکەی تەجروبەکە هیچ دەنگی لێوە نەها سلاحەدین ئەڵێ وتی کوڕم هیچ ئازاری نەبوو وتی نە بابەگیان یەکی ئەگەر ماڵی خوا قودس ڕزگارکە ئەمانە چی ئازاری لەمە گەورەتر هەیە ئەبێ خۆڕاگری تەماشای ئەم کەڵە پیاوەکە ئێمە زۆر جار بەداخەوە ئەبینین هەزارانی تر یەکێ لەو شێخانەیکەوە لە سووریا وەفاتی کرد ڕەمەضان بووتی کوردە عەبدولکەریم مدەڕیس سێری کە تەماشاکە لە وڵاتی تێستە بڕۆ لە بەغدا دانیشە بڵێ عەبدولکەریم خەڵک لەبەر پێت هەڵەسێ لای من و تۆ قەدرینی هەمووی کوێت گەرەکە یەکێکم پێ بڵێ گشتمان دگان خێری پیا بنین هەمومان هەیە نییە هەریکی بەلایەکا دەیبین بۆ وابین بۆ ملەتێ وابین کە ئێمە وابووین قەدری کەسی خۆمان نەزانی خەڵکێتر ئەی باو ئەی کاتە قارەمانی وڵاتی خۆی و ئەو کاتەش فەخری پێوە دەکە ئێمە شێژین مەگەر بۆ مێژوو بڵێن وەڵا فڵان کەس کوردە هەر ئەوەنە و زیاتری چیتیان نەبێ ئەم پیاوە دەوری ئەم موسڵەیدا ئەم موسڵەی ئێستا حازریە نەینەوە دەوریدا بە خەلیفەکەی وت وەرن ئەوەی کە ئێمە داوای دەکەن وەرن تەسلیم بن نەیان کرد کچی بووکی مەلیک ئەو کاتە دووگیان بوو ژنی مەلیک وتی ئێستا گە سلاحەدین هجووم بکە مناڵەکەی لەبارێک شەرع شەرمینیە و لە خزمەتی جەنابتانە کاتی ئافرەت منداڵی دەبێت وتی ئەچم بۆ لای سلاحەدین پێی ئەڵێم باش شەڕەکەی ڕاگرێ بۆ ئەوەی هەتا بووکەکەم منداڵەکەی دەبێت دوایەوە بێتەوە سێ میرەبانی ئەم کەڵە پیاوە بکە بەرامبەر ئەو کەسانەیشی کە شەڕیان کردو بەرامبەری چەنێ بەڕەحم بووە وتیان بووکەکەی وتی تۆ چێڵی دایکە ئەو حەساب بۆ هیچ سەرکردەیەکی دنیا ناکە ئێستا ژنێکی وەک تۆ بچی لای ئەو بپاڕێیتەوە شەڕەکە ڕاگرێ شتی وا مەحاڵە وتی ئەڕۆ مەگە سرم لێ بێتم ڕۆیشت داوای لێکردوتی بمبەنە لایە و بردیانە لای وتی هاتوومە بۆ داوایەک بووکەکەم خەریکە دووگیانە و منداڵی دەبێت داوات لێەکەم لێتە پاڕێمەوە هجووم نەکەیتە سەر قەڵا موسڵی ئێستا بڵین ئەو شوێنەی کە لێن هەتا حاجەتی بووکەکەم تەواو دەبێت وتی وعد بێ لەسەر دەستی تۆ من هجووم ناکەم بەڵام تەواو بوو پێم بڵێ وتی باش ڕۆیشتەوە دوو مانگ ڕەبەق چاوەڕێی کرد ئەم قایدە گەورە لەبەر خاتر ئافرەتێک کە دووگیانە سێرکە ئەمە چی مەدرسەیەکی محەممەدی فێری کردووە زەرەری بۆ منداڵێک نییە کە لە بوونان نییە هەر نییە لە بوونا نەهاتووەتە سەر دنیا ئەڵێ دوایەوە بوو عەجایبیان هات چوون بە قسەی ئەمەوان چاوەڕێیان کرد بێتە سەریان زۆر عەجایبیان هات ئەڵێ دوایەوە هەموویان وتیان هجووم مەکە کاکە نامەیەکی نارد گەورەکەیان وتی ئەوە هەمومان بە یەکەوە مسڵمان بین تۆ نە میرەبان بی بەخوا زوڵم مستەم لە هیچ کەسێ ناکەی لە جەنگەکاندا منداڵێک گوم بوو منداڵی گەورەی بەرامبەرەکەیان کافرەکان هانایان برد لە ناو جەنگەکە بۆی منداڵەکە بدۆزیێتەوە تیمێکی دروست کرد لە ناو جەنگەکەدا خۆی سەرپەرشتیەکە منداڵەکەی دۆزیەوە بردی بۆ ئافرەتەکە تووچی کەڵە پیاوێکتەیە ئەمە شاتووە گەرەکی لەکەداری کە ئێمە سێ و چوارێکمانەیە لە دنیادا هەڵکەوتووە هەر ڕۆژی بەلایەکە هەڵێدەن ئەمە وایە و کەس نەما کاکە بەچیوە بمان ناسم وەرە کاکە تۆ خۆت عەرزی عالەم بکە بەچی خۆت شانازی پێوەکەی چیت هەیە چیمان هەیە ئێمەی داما و چیمان هەیە ئێمە دەتوانین بەم کەڵە پیاوە هەرچی وڵاتە عەرەبیەکانەیە هەموویان سەرنج ڕاکێشین بەلای خۆمان بە یەک کەسە
ئەبێ وریا بین ئازیزانە خۆشەویستان مسلمانە بەڕێزەکان